خۆشەویستی خاک و نیشتیمان بۆ هەر تاکێکی کۆمەڵگا ئیلهامێکە لە هەست و ناخی هەموواندا بوونی هەیە، بەڵام لە یەکێکمانەوە بۆ یەکێکی تر پلەکەی جیاوازە. ئەم هەستە لە حوزوری کەسایەتێکی وەک عادل موراد لە لووتکەی گەشە سندندایە. ئەم ماندوونە ناسا لە تەمەنێکی زۆر کەمەوە شانی داوەتە بەر ئەم بارە قورسە و بێشک زەمەنیش ئەو شەهادەتەی بۆ دەدات کە هیچ درێغیەکی لە ئەم ئەرکەیدا نەکردووە. عادل موراد لە بنەماڵەیەکی کوردی فەیلی لە شاری بەغداد لە 11/12/1949 لە شاری بەغدا لەدایک بووە و لە کوردە فەیلیەکانی و شارەیە. باوکو باپیرانیشی زیاتر سەرقاڵی کاسبی و ئیشکردن و بازرگانی بوون. عادل موراد خوشکێک و برایەکی هەبوو. ئەو کوڕی دۆمی خانەوادەکەی بوو. منداڵێکی یاخی بوو، هەر لە سەرەتاوە خەریکی ئیشی ڕێکخراوەیی بوو لەگەڵ یەکێتی قوتابیانی کوردستان. عادل موراد لە یەکێ لە قوتابخانەکانی کوردانی فەیلی دەرسی خوێند. لە قوتابخانەش هەر بە کوردی قسەیان دەکرد، بەڵام بە عەرەبی دەیان خوێند. لە قوتابخانەی ناوەندیش نمرەیەکی باشی هێنا. لە بەغدا ئامادەیەک هەبوو بە ناوی ئەلعەدادیە المەرکەزیە. ئەو ئامادەیە خوێندکارە یەکەمەکانی عێراقی وەردەگرت. ئەم لەوێ وەرگیرا و ئاشنای ژمارەیە کەسایەتی کوردی بوو. دواتر لەوێ دەستی کرد بە ئیشوکاری حەزبایەتی و کوردایەتی. عادل موراد لە نهایەتی شەستەکانە من هەمیشە ناویم ئەبیست، نەکەر من دەیان کەس وەکو من ئەگەر زیاتریش بە سەدان کەس هەبێ، بەڵام چونکە ئەو کاتە ڕێخستنەکانمان نهێنی بوو، دەیان کەس وەکو من تا مەزرە ئەوەیان بوو کەی عادل موراد ببینن. بەڵام لەبەرەوە عادل موراد لە نهایەتی شەستەکانە چوو بوو بە پێشمەرگە. ئەو کاتە شۆڕشی ئەیلول بوو و کولیە بەجێ هێشت بوو. جا بزانە گەنجێک لاوێک لە تەمەنی گەنجایەتی کولیەش بەجێ بێڵێ بچی بۆ پێشمەرگایەتی. گەنجێکی لێ هاتوو، چالاک، زۆر سەریح قسەی دەکرد. دیارە هێشتا ئێمە هەمومان لەو مەرحەلەی گەنجایەتی هەریەکە بە شێوەیەک جۆری بیرکردنەوەی هەیە، بەڵام جۆری بیرکردنەوەی کاک عادل کە دیم ناڕەزایی هەبوو دەربارەی هەندێک ئەو وەزعانەی کە هەبوون لە کوردستان، بەڵام لە هەمان کاتیشدا ئەویش و منیش هەموو لەو حرەکە گشتیە بووین کە هەبوو هی کوردستان. ئەو کاتە کوردانی فەیلی کێشەی پێنەدانی ڕێگەزنامەی عێراقییان هەبوو. عادل موراد نمرەی کۆلێژی پزیشکی مووسڵی هێنابوو. ئەو کاتە وەکو سیستەمی قبوڵ مەرکەزی نەبوو، بەڵکو حەزت لە چی کۆلێژێک بایە دەچوویت بۆ کۆلێجەکە و هەڵت دەبژارد. ئەم چوو بۆ مووسڵ بۆ کۆلێژی پزیشکی. ئەوانەی دەرەجەیان لەم کەمتر بوو وەرگیران. ئەمیدی کۆلێژەکە پیاوێکی عەرەبی قەومی دوای تەماشاکردنی فایلەکەی پێیوت: وەڵڵا جوانە، کوردی فەیلی دەیەوێ ببێ بە دکتۆر لای من، بڕۆ دەرەوە. لە ساڵی 1966 لە ڕێگەی خزمێکی خۆیەوە بە ناوی دکتۆر سەباح چووە کۆلێژی پەروەردە. ئەو کاتە کۆلێژی پەروەردە یەکێک بوو لە کۆلێژە مهمەکانی زانکۆ و خواستی زۆر لەسەر بوو، چونکە دامەزراندنی موسۆگەر بوو. تا ساڵی 1969 بەردەوام بوو. قۆناغەکانی بەباشی بڕی بە پلەی باش، بەڵام هەندێک کێشەی لە کاتی تاوکردنی زانکۆ بۆ دروست بوو. مامی عادل موراد شیوعی بوو. لە خۆپیشاندانەکانی بزوتنەوەی تشرینی ساڵی 1952 شەهید کرا. لا 1974 باوکیشی بە گولەی هێزەکانی بەعەس شەهید کرا کە لەو کاتەدا پارتی خەریک بوو لەگەڵ بەعەس تێک دەچوو. هەڕەشەیان لە عادل موراد کرد و پێیان وت دەبێ هاوکاریان بکات و نابێ بچێ بۆ ناو شۆڕش. ئەو کاتە ئەو جێگری سەرۆکی یەکێتی قوتابیانی عێراق بوو. وەڵامی دایەوە و زۆر بەڕوونی: هاوکاری ئێوەی چی؟ من بەشێکم لە شۆڕشی کورد و لەو پێناوەدا هەرچی بتوانم دەیکەم و هاوکاری ئێوەش ناکەم. پێیان وت هاوکاریمان نەکەیت پەشیمان دەبیتەوە. ئەوە بوو باوکیان شەهید کرد. سەرەتا بە سەیارە لێیاندا، بڕوایان نەکردبوو کە مردووە، چووبوونە سەری و بە فیشەکیش لێیاندا بوو. هەروەکو ڕێکەوتێک لا 1/1/2007 ئەمریکیەکان چوونە ماڵی مامەکەی تری لە دۆرە و
کوشتبوویان و وتیان وامانزانی تیرۆرستە. ئەم مامەیە هەم مامی بوو هەم خەزوریشی بوو. باوک و دوو مامەکەی هەریەکەیان بە سێ فیشەک و لە سێ کاتی جیاوازدا شەهید کران. 22 ساڵی 1970 کە کۆبوونەوەیکی گشتی لێژنەی ڕاپەڕاندنێکی ئۆتابیانی کوردستان بە سەرپەرشتی شەهید سامی عەبدوڕەحمان و ڕەوانشار عەزیز عەقراوی لە بارەگای لقی 5 پارتی دیموکراتی کوردستان دڵم. لەو کۆبوونەوە بڕیاردرا کە گۆڕانکاری لە مەکتەبی سکرتاریەت و لە سەرۆک و لە ئەوەکان بکرێ. ئەوە بوو کاک عادیل مراد لەو ڕۆژە بۆ سەرۆکی یەکێتی قوتابیانی کوردستان و بەندەش وەکو سکرتێری گشتی مامەوە. هەر کە دوای بەیانی 11 ئازار لە 1970 بڵاو کرایەوە تر کاک عادیل مراد پەیدا بوو لە ناو شاری بەغدا. من بە حکمی ئەوە لە ڕێخستنە نهێنیەکانی یەکێتی قوتابیانی کوردستانی ئەو سەردەمە بووم. واتوانم بڵێ میشە و کاتەیش لە ناو پارتیش بووین. لە دوای بەیانی 11 ئازار هەممان دەرکەوتین. مەجموعەیەکی گەنج بووین، لاو بووین. ئێستش زۆریان هێتە یادم بوو بیرم کە کاک عادلمان بینی، یعنی وەکو جەژنێک بوو بۆ ئێمە کە ئەو پیاوە گەورەیە تەسحێ بە خۆی و بە بنە ماڵەکەی و بە هەموو شتێک بدات و بچێ بێ پێشمەرگە و بگەڕێتەوە لە ناو قوتابیان و خوێندکاران کار بکە، بۆ ئەی بەشتێکی زۆر گەورە بوو. یەکەمدار من کە عادلم لە ڕێگای شەهید کاردۆ گەڵاڵی ئامۆزام ناسی کە ئەو کاتی کە عادل سکرتێری یەکێتی قوتابیانی کوردستان بوو و شەهید کاردۆ مەسئول لە قوتابیانی هەولێر بوو. دوای ئەوەی کە شۆڕش دەستی پێکردەوە شۆڕشی ئەیلولی مەزن ساڵی 1974 ئێمە باوکم پێشمەرگە بوو، حوناوێتانی یەکی دەشتی هەولێر بوو، ڕۆیشتن بۆ شاخ وردە وردە قۆنا بە قۆناغ ماڵمان گەیشتە دەربەندی ڕایەتێک کە ئێمە پێشەش ماڵ بووین عائیلە، باوکمە لە جەپە بوون، ئێمە چوینە دەربەندی ڕایەت. لە دەربەندی ڕایەت سوتفە سکرتارێتی قوتابیان مەقەڕەکەیان لە دەربەند بوو. کاک عادلی نەمر سکرتێری قوتابیان ئەو کاتە خۆی لێ بوو. ئێمە چوین لەوێ جێگا ڕێگا خەڵک هەمووی هاتووە دەرەوە، جێگا نەبوو، شوێن نەبوو، دوو ژوور هەبوو لەوێندەرێکە ئەوانی تیا بوون، خوێندکارانی قوتابیانی تدا بوون. کاک عادل هینی کرد، داوای لە قوتابیەکان کرد کە ئەو شوێنە بەجی بێنن بێن خیوەت هەردن لای خۆی، ژوورەکانی بۆ ئێمە چۆڵ کرد. زمانی ئینگلیز مامی یەکەمی شەهید کرا، زمانی سەدام باوکی و زمانی ئەمریکەکانیش مامی دووەمی شەهید کرا. لە ساڵی 1965 پەیوەندی بە ڕێخستنەکانی پارتیەوە دەکات لە بەغدا. هەر لەو ساڵەدا شەڕ لە کوردستان دەستی پێکرده بوو. عەبدوسەلام عارف سەرۆکۆماری عێراق بوو، سەردانی قوتابخانەکەی عادلمرادی کردبوو. هاوڕەکانی بەمیانوت تۆ عەرەبیەکەت لە هەمومان باشترە، پێویستە قسە بکەیت و بڵێ بۆچی شەڕ هەیە لە کوردستان. عادلمراد چووە سەر شانۆی هۆڵەکە و دەستی کرد بە قسەکردن، پێیوت سیادەت الرئیس لماذا الحرب في كردستان؟ وتی بۆ شەڕ دەکەن لە کوردستان و مافی کوردەکان نادەن و دەیان چەوسێننەوە. بێگومان ئەوە جورئەتی دەویست لەو تەمەنەدا و خوێندکار بیت و قسەی وا بەرامبەر بە سەرۆک کۆمار بڵێ. لە ساڵی 1966دا لە بەشی کیمای کۆلێژی پەروەردەی زانکۆی بەغدا وەرگیراوە و لەو ماوەیەدا سەرپەرشتی بەشێکی ڕێخستنەکانی بەغدادی کردووە. لە ساڵی 1969 چۆتە شاخ و بوو بە ئەندامی ناوچەی پارتی لە باڵک. لە هەمان کاتدا لەبەر کەمی مامۆستای گوندەکان لە خوێندنگە یەکێک لە گوندەکان دەست بە کاری مامۆستایی دەکات. لە 15 حوتی 1970 کۆنگرەی یەکێتی قوتابیان بەسرا و بە سکرتێری ڕێکخراوەکە هەڵبژێردرا. پاشان داوای لێکرا بۆ ئیشوکاری قوتابیان تەفەڕۆق بکات. پاشان بە گوێرەی بەیاننامەی 11 ئازار دەبوو جێگری هەموو سەنتەر و ڕێکخراوەکان کورد بن. بۆیە ئەم بوو بە جێگری کەریم مەلا سکرتێری ڕێکخراوی قوتابیانی عێراق. خوا لێخۆش بوو مەلا مستەفا و برادرانی مەکتەبی سیاسی حەزیان دەکرد ئەو کەسەی دەچێتە ئەو شوێنە عەرەبیزانێکی چاک و کوردێکی پاک و دڵسۆز بێ، نەوەک بەعسیەکان بیکڕن. دەیانزانی کە عادلموراد ئەو سیفەتانەی تێدایە و بەعسیەکانیش ناتوانن ئیرادەی لاواز بکەن و بیکڕن. یەکەم جار لە ساڵی 1969 خوا لێخۆش بوو مەلا مستەفا بینی. سکرتێرەکەی مەلا مستەفا کە ئەمین ناوێک بوو، خەڵکی خانەقین بوو، هاتە لای بۆ ئەو مەبەستە. مەلا مستەفا پێیوت کوڕم دەستت خۆش بێت، تۆ لە بەغداوە هاتووت بۆ ئێرە بۆ بەشداریکردن لە شۆڕش. پاشان دەمانچەیەکی پێدا بە دیاری.
ئێمە کە لە کەتی قوتابیانی کوردستان بووین یەکێتی قوتابیان کوردستانی ئەو سەردەمە ڕێکخراوێکی زۆر گەورە بوو. ئەتوانم بڵێم تا ڕادەیەک قەبارەی بە قەبارەی حزب پارتی بوو و دەور و ڕۆڵی گەورەی عادل موراد شتێکی سەرەکی بوو. سەدان گەنج بە ئەوەی کە عادل مورادیان خۆشەویست چوونە ناو ئەم ڕێکخراوە و کاک عادل موراد پیاوێکی ئەوەندە گەورە بوو خەڵک کامەزروی ئەوە بیبینێ، خەڵک هەوڵیەدا بە هەر چۆنێ بگاتە لای عادل موراد. بۆ لەبەرەوە عادل موراد هەم خەباتی هەم تێکۆشانی لە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی گەل و نیشتمان عادل ڕۆڵێکی گەورەی بینی بوو. کاک عادیل دوو شێوازی لە هەڵسوکەوتە بوو لەگەر مەمانان کێمە ئەو سەرۆک و من سکرتێری گشتێکی قوتابیان و پاشی لە مەجارەکانی کە من لە تەئاخی و لە سەرەوانە قەت هەستە بۆ نەدەکرێت کاک عادل پیاوێکی تۆڕە تەنگاوە یان پیاوێکە ڕەحزلە. بەڵام لە کۆبوونەوەکانمان لەگەر چ مەکتەبی تەنفیزیەکی قوتابیانی عێراقی چ لەوەی بۆم جێرایەوە لە قاهرە کاک عادل تۆم بۆ بەرامبەر نێرانی کورد بەبەستمە. هەندێک جار وەکو هەر مرۆڤێک ڕەخنەی لێدەگیرا کە کاک عادل توندە بەرامبەر پارتی دموکراتی کوردستان. من لە حەقیقەتدا ئەو مەسەلەم قەت لەگەر باس نەکردووە چونکە وەکو دەڕێ پەیوەندەکەمان هەندە برایانە بوو ئەنی کە پێکەوە دەبووین ئەو بیری دەچوو کە یەکێتی نیشتمانی کوردستانە و منیش بیرم دەچوو کە پارتی دموکراتی کوردستانم. لە ڕۆژی 12/4/75 ئێمە بە تیاراتین بۆ بەیروت. من بووم کاک عەبدوڕەزاق عەزیز و ئەو برادرانە کاک بەرەحمەتی نووری شاویس، بەرەحمەتی دارە تەوفیق، کاک حەبیب محەممەد کەریم و ڕەنج دکتۆر ڕەنج کوڕی نووری شاویس. خەڵکی تریشە بوو نهێتە بیرم ناوەکان. ئەوانە هەمووی لەوەک تیارە لە 12/4 هاتین بۆ بەیروت. ئێمە على ئەساس تەنسیق بکەین تەجدیدی حیزبی دیموکراتی کوردستان، بەڵام بە شەرتێک کۆنەکانتیان نەبن، شەفی قەزاز و جەمال عەلەمدار و فڵان و ئەو کارانەی کە ئێمە اعتبارمانە کرد ئەوانە مەسئولی نەکسەن. بە حەقیقەت خۆیان مەسئول نەکسە نەبوون، بەس من لە کات خۆی ئەمانە ستافی کۆنن نابێت یابن. هەر شتێک تازە دروستکەین ئەبێت لە خەڵقی تازە، فکری تازە، بیرێکی تازە. ئێمە ڕێیمان ئەوە بوو. کوڕێکی قسە خۆش، گاڵتەچی، پاک، فیداکار زوو چوو پێشبەرگەیەتی کردبووە پێشبەرگە لە پێشبەرگێتی ئازا بوو. لەوێ شوازانم ئێمە لە بەرسیرین بووین، ئەو لە دیلبان بوو، لە چۆ بوو، لە شوێنێکە بوو، سەری یەکمانە یەکتریمانەدی. یەکێک بوو لەو کەسە تێکۆشرانەی کورد کە تا ڕێدەیەک پشتگوێ خراوە و شتی زۆری لەسەر نەنووسراوە کە ئەبێ لەسەری بنووسرێ. پاش ساڵێک لە چوونە شاخ بەهۆی ڕێکەوتنامەی شومی جەزائیرەوە شۆڕشی کورد تووشی نووسکۆ بوو. عادل و هەواڵەکانی هەوڵیاندا بەرگری بکەن. ئەوە بوو لە 13/1975 کاغەزێکی مامجەلالی پێگەیشت لە ڕێگەی فازیلی مەلا مەحموودەوە کە دەڵێ ئامادەکاری خۆتان بکەن و ڕوبەڕوو دەبینەوە و بەردەوام دەبین لە شۆڕش و شتێکی تازەمان بەدەستەوەیە و داوای لە عادل موراد کرد کە خەریکی ئیش و کار بێ. هەروەها نامەی بۆ چەندین کەسی تریژ ناردبوو. لە ڕاستیدا نامەکانی ئەویش بوون بە تروسکەی هیوا بۆ نیشتیمان پەروەرانی کورد و ورەی هەمووانی بەرز کردەوە. عادل موراد هاوڕێ لەگەڵ عەبدوڕەزاق فەیلی دەچن بۆ سووریا، لەوێ چاویان بە مامجەلالەکەوێت. ئەو کاتە فواد مەعسووم لە قاهیرە دەبێت. مامجەلال تەلەفۆنی بۆ دەکات، ئەویش دێت و دەڵێت دەبێ ئێمە شتێک دروست بکەین. هەمویان ڕێک دەکەون لەسەر دەستپێکردنەوەی شۆڕش. ناوی زۆر کەس دەهێنرێت بۆ بەشداریکردن. لە دەستەی دامەزرێنەر شۆڕشی نوێ، بەڵام مامجەلال دەڵێ ئەم چوار هەواڵە بەسە کە بریتی بوون لە مامجەلال، فواد مەعسووم،
عەبدوڕەزاق فەیلی و عادل موراد. لە ڕۆژی 22/5/1975 لە قاوەخانەی توڵەی ناوچەی ئەبوو ڕومانەی دیمەشق یەکەم کۆبوونەوەی ڕسمیان کرد بە سەرۆکایەتی هەڤاڵ مامجەلال. پرسیارەکە ئەوە بوو کە پێویستە سەرەتا چی بکەن. پاشان بڕیاریاندا کە پێویستە ڕێکخراوێکی سیاسی دروست بکەن و بڕیاریشیاندا ناوەکەی یەکگرتنی نیشتیمانی کوردستان بێ وەک ڕێکخراوێکی نیشتیمانی جەماوەری و جێگەی ڕووناکبیران و نیشتیمان پەروەر و مارکسی و جێیکرێکار و جوتیاران و برجوازی بچووک و هەموو چین و توێژێکی تێدا ببێتەوە. پاشان بەیاننامەیشیان نووسی. دواتر مامجەلال وتی برادەرانی ئەوروپا و تویانە با ئێمەش بەشدار بین، بەڵام ناتوانین بینە سووریا. بۆ نمونە کاک عومەر شێخموس کوردی سووریایە ناتوانێت بێ و لە بەرلین یەک دەبینین. لەسەر داوای مامجەلال عادل موراد دەستی کرد بە دروستکردنی ڕێخستنی یەکێتی لە دەرەوە. سەردانی بولغاریا و ڕۆمانیا و ئەڵمانیای کرد. یەکەم جار چوو بۆ بولغاریا، اینجا چوو بۆ ڕۆمانیا و پاشان چوو بۆ هەردوو ئەڵمانیاکە. پاشان لە کۆبوونەوەی بەرلین کە مامجەلال هاتبوو بۆ ئەوێ بەڕێزان دکتۆر کەمال فواد و کاک نەوشیروان مستەفا کە لە نەمساوە هاتبوون و عومەر شێخموس لە سویدەوە هاتبوو ئامادەبوون. دامەزراندنی یەکێتی لە 1675 کە لە سووریا دامەزرا 20 ڕۆژێک پێنە چون نامەیەکی بۆ من هات لەگەڵ بەیان یەکەمی یەکێتی و داوام لێرە کاتن کە داخلی ئەو ڕێخستنە تازەیە بین و ئومێد بەخشە شۆڕش تازە دەکەنەوە و نامەی دیارە بۆ خەڵکی تریش نووسی بوو. ئەمە ئەو سێ مانگە دوای وەرگرتنی نامەکەی خەڵکێکی زۆرمان تەنزیم کرد هەر لە پەیوەندی دابووین بەهۆی سەفارەتی سووریەوە نامەکانمان تەسلیمیوان دەکرد و ئەوانش دەیانگەیان دە دیمەشق و هەر لە ڕێگەی ئەوانشەوە وەڵامەکانیان داهات و دواتر من لە حوتی دەی 75 منیش چوم بۆ سووریا ئیتر دۆستایەتیمان و پێکەوە کارکردنمان لە وەختەوە بەردەوام بوو و لە چۆن پێشتر هەر هاوڕا بوون لە زۆر شت و لە دیمەشق لە بەیروت هەندێک جار لە سەردانەکانی ئەوروپا ئەگەرچی ئەو زیاتر مەسئولیەتی گەورەتر بوو و مەسئولی علاقات بوو لە یەکێتیدا دامەزراندنی یەکێتی خوێندکاران دەورێکی کاریگەری هەبوو دەتوانم بڵێم سەدان ئەندامی بۆ یەکێتی ڕێخست و لەبەرەوەی پێشتر سەرۆکی یەکێتی قوتابیانی کوردستان بوو پەیوەندێکی زۆری هەبوو لە چوار وڵاتێک ڕێخستنی دروست دەکرد لە ئەلمانیا لە نەمسا لە فەڕەنسا لە ئینگلتەرا. لە ڕۆژی یەکی مانگی 6 واتە لە 1/6 یەکێتی دامەزرا بەڵام بەیاننامەکە لە 25/5 نووسرا. پاش گەشتەکەی ئەوروپا عادل موراد گەڕایەوە سووریا و دەستکرا بە کۆکردنەوەی پێشمەرگە. کاری دووەم هێنانی خەڵکی پەناهەندە بوو لە ئێرانەوە بۆ سووریا. ئەو کاتە یەکێتی 3-4 کەسی هەبوو ئیشی باشیان لە ئێران دەکرد. لای فەڵەستینیەکان دەستیان کرد بە ڕێهێنان. عادل موراد کۆمەڵ دەیبردن بۆ سنووری سووریا. سەربازگەی مەشقەکان لە شاخە بەرزەکان بوون. ڕۆژی 7/12/1975 یەکەم کۆبوونەوەی دەستەی دامەزرێنەری یەکێتی سازکرا بە سەرۆکایەتی هەڤاڵ مامجەلال. لە کۆبوونەوەکەدا چەند بڕیارێکی گرنگدرا. دوای ڕاوێژ و گفتوگۆیەکی زۆر وەکو دەستکردن بە شەڕی پارتیزانی دژی هێزەکانی ڕژێمی بەعەز. عادل موراد لە لیبیاوە پارەی هێنا
یەکەم بڕەپارەی زۆر لا لیبیاوە کە هێنای نزیکەی 4 ملیۆن فڕەنکی فەڕەنسی بوو کە دەیکردە نزیکەی 380,000 تا 400,000 دینار. دوابەدوای دامەزراندنی یەکێتی لێپرسراوەتی ڕێخستنی نێو وڵاتان دەکەوێتە ئەستۆی عادلموراد و دواتریش بۆ دروستکردنی ڕێخستن لە ئەوروپا دەچێتە ئەوروپا و توانی بناغەیەک بۆ ڕێخستنی یەکێتی لە چەند وڵاتێکی ئەوروپی دابنێت. پاش گەڕانەوەی بۆ سووریا لەگەڵ ئەندامانی دیکەی دەستەی دامەزرێنەردا سەرقاڵی دابینکردنی پێویستیەکانی دەستپێکردنەوەی خەباتی چەکداری دەبێت لە کوردستان و لەم ڕۆژەوە لێپرساوی ئەرکە لۆجستیەکان و ناردنی مەفرەزە سەرەتاییەکانی بۆ ناو وڵات ئەکەوێتە ئاستۆ. لا مانگی کانونی دووەمی ساڵی 1975 دەگەڕێتەوە بۆ کوردستان و لە ناوزەنگ دەگیرسێتەوە، بەڵام لە مانگی شوباتی هەمان ساڵدا لەبەر هەندێک هۆکاری سیاسی واز لە یەکێتی دەهێنێ و دەگەڕێتەوە بۆ سووریا. پاشان لە ڕۆژنامەی سەفیر وەک ڕۆژنامەنووس دەست بە کار دەبێت. لە ساڵی 1970 پەیوەندی بە حزبی سۆسیالیستی کوردستان دەکا و لە کۆنگرەی یەکەمی ئەو حزبەدا کە لە مانگی ئایاردا بەسترا بە ئەندامی کۆمیتەی سەرکردایەتی هەڵدەبژێردرێت. لە ساڵی 1970 گەڕایەوە بۆ ئەوەی سەردانی برادەرانی بکات لە ئێران. لە بانەوە گەڕایەوە بۆ کوردستان و چووە بۆ گوندی کاولان. حەزی دەکرد ئەو برادەرانە جارێکی تر بگەڕێنەوە بۆ ناو یەکێتی بۆ ئەوەی ڕۆڵێکی گرنگتریان هەبێ. هەرچەند ئەو کاتە بەخسەیان نەکرد، بەڵام لە ساڵی 1993 بەشێکیان گەڕانەوە و بەشێکی تریشیان چوونە ناو پارتی. کاک عادل هەر لە سەرەتای گەنجایەتیەوە بیرباوەڕنەتەوەی هەبوو تاکیدیان وەکو زۆربەی زۆری برافێریەکان کە لە بەغدا بوون لەبەرەوەی ڕوبەڕووی شۆڤێنەتی عەرەب بوونەوە، بەڵام عادل لە خوێنەی سەرەتاییدا مامۆستایەکی هەبوو سەلام عادل کە ئەعدام کرا، حزبی شیوعی بوو، مەکتەبی سیاسی حزبی شیوعی بوو، سکرتێری حزبی شیوعی بوو، ئەعدام کرا. زۆر مؤدیب بوو پێی، متاسیریش بوو پێی. بۆیە سەرەڕای ئەوەش کە بیرباوەڕنەتەوەیەتی هەبوو، بەڵام تاسیر بۆ چەپیەی کە ئەو بیرباوەڕەیە کە ئەو باسی دەکرد لە خۆشویستنی هەژاران. کاک عادل و زۆری تریش ئەوانە کە لە بیرباوەڕی چەپیان هەیە، لە ڕەفتاریاندا، لە بیرباوەڕیاندا، لە داڕەشتنی سیاسەت و دانانی بەرنامەدا تەماشاکەی بە ئیتیجای ئەوەی چۆن خزمەتی هەژاران بکرێتن و کەم دەرامەتان بکرێتن و ئەوەی هەموو جار مامجرا دەیوت ئەوی بڕۆنە خانووە ئەو خوانوانەی کە بە قورد دروستکراون هەژارن لە خزمەتی ئەواندا بن. بۆیە دەتوان بڵێم عادل هەم پیاوەکی نەتەوەیی بوو، کوورپەروەر بوو، وەکو زۆربەی زۆری فەیلێکە وتم لە هەمان کەرجە پیاوێکی چەپ بوو، باوەڕی بە سۆسیالیست هەبوو، باوەڕی بەوە بوو کە خەڵک دەبی یەکسان بیتن، عەدالەتی ئیجتیماعی هەبێتن و فەرق و جیاوازی نەبێت لەناو کۆمەڵدا ئیلا بۆ شێوەیە کە مەعمولە ناسراوە ئەو مجتەمەعاتانەی پێشکەوتون. نمونەی دائیمەن باسی دەکرد ئەیوت ئەو وڵاتانەیە کە وەکو سوید، وەکو فێنلەندا بەهۆی سۆسیالیستی دیموکراتەوە پێشکەوتون، کۆمەلگایەکیان دروست کردووە کە کۆمەلگایەکە عەدالەتی تێدایە. ڕاستە فەرق و جیاوازی هەیە، بەڵام فەقیری تێدا نییە. ینی ئومێدی دەکرد ڕۆژێک لە ڕۆژان بگەینە ئەو کۆمەلگایە. عادی ڕۆڵێکی یەکجار گەورەی هەبوو دوای ئەوەی کا شۆڕشی ئەیلولی مەزن ساڵی 1975 تووشی ئەونسکۆیە گەورە بوو. دوای ئەوە یەکسەر کاک عادل لەگەر کۆمەڵێک هاوڕێی خۆی و برادەر و دۆست ئێرانیان بەزی هێشت و بەرەو لوبنان کەوتنە ڕێ، هاتنە لوبنان و سووریا لەوێندەرێکە بە حکمی ئەوەی کە کاک عادل یعنی یەک پەیوەندیی فرەوان و بەهێزی هەبوو لەگەل ڕۆژنامە نووسان و لەگەر شخصیات و سیاسەمەداران و ئەو حیزب و ڕێکخراوە چەپانەی ئەو سەردەم بە تایبەتی لە ساحەی عەرەبی ڕۆڵێکی یەکجار پتەوی هەبوو. خۆش دەزانێت کە عادل خۆی لەدایک بووی بەغدایە و سەقافەتێکی عەرەبی بە قووەتیشی هەبوو و قوڵش بوو لە زمانی عەرەبی و شارەزایەکی باشی هەبوو لە پەیوەندیەکانی دەرەوە و یەک نێتی بە قووەتی پەیوەندیەکانی هەبوو لەگەر شخصیات و بەتایبەتی منەزەمەی تحریری فەڵەستینی و یاسر عەرەفات و ئەوانەی کە فەڵەستینیەکان لەو سەردەمیدا لەگەر هەموو ڕێکخراوەکان لەگەر فەتح، لەگەر جەبهەی شەعبی، لەگەر جەبهەی دیموکراتی باشترین پەیوەندی هەبوو. یعنی یەکێک بوو لەوانەیە کە دەتوانم بڵێم
لە سەرەتای دروستبوون یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕۆڵێکی یەکجار گەورەی بینی بۆ ڕێخستنەوەی هەموو کادیرە کۆنەکانی کە لەگەر پارتیش بوون ئەو کاتی بە حکمی موقعی خۆی کە سکرتێری یەکێتی قوتابیانی کوردستان بوو بە حکمی ئەوەی کە لە بەغدا ژیا بوو و هەمیشە ساحب کوڕێکی ساحب مووقف و هەڵوێست و جەریء بوو. ئێمە لە دوای 76 کە من چوون بۆ بەیروت و مەکتەبی علاقاتم دروست کرد و کوڕێک هەبوو باش بوو هاتە بیرم ناوی حەمەزیادە لە سووریە لە سویدا ئەوە یاریدەری من بوو و ئیشی باشمانە کرد نشاطاتی باشمانە کرد و شەو و ڕۆژ خەریک ئەو ئیشانە بووین لە پاڵ ئەوەیش ئیشمە کرد تا یعنی طبعا یارمەتیکمان نەبوو محدود بوو کاتە یەکێتی پارەی زۆری نەبوو و بشگەلەوەش لابەلا ئیشمە کرد کە بتوێنین وەزعمان باشتر بێ علاقەی لەگەر فەتح و پێش ئیمام خومینی و ئەو کاتە خومینی دەنگی نەبوو بەڵام کە خومینی دەرکرا عێراق دەری کرد لە ساڵی 1970 بۆ کوێت دوای ئەوە هات بۆ پاریس لە پاریس خەبەری بۆم هات لە مامجەلال کە زەرورە ببینین و من لەگەر یاسە عەرەفات و ئەوان قسەم کردو وەڵای تر وتیان باشە پیاوێک هەیە ناوی ڕۆحانیە کە ماوەیەک ڕئیس بەرلەمانی ئێران بوو ئێستا پیاوێکی پیر بووە گەنج بوو ئەو کاتە دێتە بیرم بینیم عەرەبی چاق قسەیە کرد وتم وەڵی من وەک نوێنەری کورد و ئەمانە بچین بۆ لای ئیمام خۆمینی لە پاریس زۆر پێخۆش بوو وتی کێ ڕۆن چۆن وتم وڵی وتی باشە فیزە بۆ ئێمە زەحمەتم مەترسە پاسپۆرتمان اینجا پاسپۆرتمان نەبوو محتاج فیزەش نەبووین وتم مشکلەی فیزە و پتاقە و هەمووی خۆمان تەرتیبەکەین وەڵای تر ئەوە بوو لە ڕۆژی 12/10/78 12 و 13 دو ڕۆژ بوو 12 جەنابی دکتۆر فواد معسووم و کاک دکتۆر ئەحمەد بامەڕی و من فارسی مەزانی کە چوین ئێستای دێتە بیرم لەوێ لە پاریس قەشە یوسفمان بینی ئەبوونە ئەو کە هەنێک بە ناوی ئەوە کەنیسەیەک بچووکی هەبوو لەوێ دکتۆر عەبدوڕەحمان قاسملۆشم بینین بە ڕەحمەتی دوای ڕاپەڕین عادل موراد یەکسەر گەڕایەوە بۆ کوردستان کە گەڕایەوە مامجەلال و کاک مەسعود داوایان لێ کرد کە خۆی بۆ ئەندامەتی پارلەمان بپاڵەوێ بەڵام ئەم داواکەی ڕەتکردنەوە چونکە بەڕای ئەو بارودۆخ و پەیوەندیەکانی نێوان یەکێتی و پارتی زۆر خراپ و هەستیار بوو بۆ چوونی وا بوو شتی خراپتری بەدوادەدێ و هەر بەو شێوەیە نامێنێتەوە لە کاتی کۆڕەوەکەدا عادل موراد لە لەندەن بوو مامجەلال و برادرانی تر پەیوەندیان پێوە کرد و داوایان لێ کرد هەوڵەکانی بخاتە گەڕ باڕاستی ڕاکێشانی هەست و بڕیاری خەڵک و دەسەڵاتی وڵاتانی ئەوروپا بۆ پشتگیری لە چارەسەرکردنی دۆزی کورد عادل موراد سەردانی زۆربەی وڵاتانی ئەوروپای کرد بۆ نمونە ئیتالیا یۆنان فەڕەنسا و ئەڵمانیا هاوکاری مادی و معنەوی بۆ خەڵک و ئەزمموی هەرێمی کوردستان کۆکردەوە ئەم کارە تاوەکو ساڵی 1994 درێژەی کێشا ئیتر مامجەلال داوای لێکرد بگەڕێتەوە و لە کوردستان بمێنێتەوە کاتێک گەڕایەوە کردیان بە بەرپرسی مەکتەبی ناوەندی ڕاگەیاندنی یەکێتی تا ساڵی 2000 لەوێ ئیشی کرد لەو ساڵەدا بارودۆخی تەندروستی باش نەبوو مامجەلالی ژاگەداری کردەوە کە خۆیان ئامادە دەکەن بۆ ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن و دەبێت لە شوێنە گیژ بکە لێ کاداوەکو ئەوە وابێ لە دەروەی وڵات و لە نەوەی وڵاتیش بێ بۆیە داوای لێکرد بچێ بۆ سووریا وەکو نوێنەری مامجەلال لە دیمەشقی پایتەختی سووریا ئەوە بوو مامجەلال پێیوت تۆ متمانە پێکراوی منیت و پێویستە کەسێکی متمانەدار لەوێ بێت لەوێش چالاکی باشی دەکرد سەفیری وڵاتانی بیانی دەبینی بە تایبەت ئەمریکا کە پرۆسەی ئازادی عێراقیش دەستی پێکرد دوو وەجبە داخلی بەغدا بوون وەجبەی دکتۆر خەسرە و گوڵمحەمەد و وەجبەی عادل موراد کە یەکەم جار یەکێتی داغلی بەغدا بوو دەستیان کرد بەسەر بارەگای حەزبی بەعز لە گەڕەکی مەنسوور و کردیانە بارەگای یەکێتی نیشتیمانی کوردستان پاش 2 هەفتە مامجەلال چووە بەغدا و بارەگایان بۆ کردەوە و ئیتر وردە ئیش و کارەکان دەستی پێکرد ئەو ماوەیەی جەیگارنەر لەوێ بوو کێشە و گرفت زۆر بوون پاشەوەی پۆڵ بریمەر هات ئەنجومەنی حکمی دروست کرد و مامجەلال ئەندامی ئەو ئەنجومەنە بوو کاک نەوشیروان مستەفاش نوێنەری مامجەلال بوو بۆ ماوەیەکی کورد چونکە نەخۆشکەوت و گەڕایەوە بۆ کوردستان دواتر عادل موراد
بووە نوێنەری مام جەلال لە ئەنجومەنی حکوم. کاک عادل من کاک ئەحمەد بامەڕنی ئەو سێ بووین چوین لە دەرەوەی پاریس نۆڤێل لو شاتۆ لەوێ ئیمام خۆمەینیمان دیت و کۆبوونەوەیەکی باش بوو لەگەڵی کرا. دوای ئەوە کە ئێمە گەڕاینەوە کوردستان و ئەو حرەکەی کە هەبوو لە ئێران سەرکەوت و شا هەڵات و ڕژێمەکەیان کەوت، ڕژێمێکی تازە دروستکرا، وەفتێکی ئێمە چوو بۆ تاران بۆ پیرۆزبایی لە لێپرسراوانی تازەی دەوڵەت. ئەوانە کاک عومەر مستەفا دەبابە، من مامۆستا جعفر، ئەو سێیە چوین. لەوە کاک عادل تۆزەک متعسیر بوو، باشە بۆ ئەوی تێدا نییە، چکە پەیوەندیەکە وەختی خۆی ئەو خەریکی بووە و دروستی کردووە. مام جەلال ئەوی دانابووە عێلاقیەکان نەهێنی بوو. ئەو متمانەیە کە مام جەلالش هەبوو پێی هەر ئەوە بوو لە سەرەتای پەیوەندی لەگەڵ لیبیادا یەکەم هاوکاری کە بۆ یەکێتی ها لە لیبیاوە بەهۆی کاک عادل ئەوە بوو. یعنی مام جەلال کاک عادلی دەستنیشان کرد و چوو یارمەتیەکەی وەرگرت و مزازەفەیەکی زۆری کرد لە ناوجان. ئەو وەختی تەبان ئەو کۆنتترۆلە بە قووەتە نەبوو لە هێنەکانان، خستوێ ناوجان تای جلو بەرگەوانە شەحنی کرد. یعنی ئەگەر فەوتا بە ئەو پارەیە زۆرە هەموو دەڕۆیشت، یاخوددا چێ هەموو جا دەیگۆ باش یان مەخسم لەوەدا بوو، جورئەتی هەبوو لە وەرگرتنی قەرارە. جاکە هاتبووە گوتم باش ئەگەر ئەو جانتایە بزر بوو چێ باوەڕ پێرەکاتن کە تۆ جانتاکەت هینەوە پێکردن دەیگوت وەڵا بیرم لەوەی نەکردبووە، تازە هات ڕزگارمان بوو. زۆر شتا عادل زۆر چالاک بوو، هەتا برادێکی عەربمان هەبوو، یعنی تاریخی خۆشی لێدا ئەیگوت عادل جانتایەکی گچکەی پێڵێ بۆ چێ دەچی لە دیمەشق مەسەرەن، ئەڵێ دەچمە مهاجری محلێکە لە دیمەشق کە چیت بەیانی خەبەر دێتەوەدان لە فرانکفۆرت بووە یا لە لەندەن بووە. یعنی هەم نهێنی دەپارێز هەمیش ینی ئاسان دەکرد ئیشەکانی بۆ خۆی هەڵبستێتە. دائیمەن حازر بوو بۆ چالاک بوو. کارێکی تریشی هەبوو کە زۆر ئەرشیفی بوو، من تعلیقاتم لێ دەدا، یعنی هیچ بەیانێک دەرنەدەچوو لەلایەن هەر حزبێکەوە بیتن پەیوەندی بە کوردەوابی، پەیوەندی بە یەکێتیەوەبی، دواتر پەیوەندی بە سوچ ئیلا کۆپیێکی لا هەبوو حەفزشی دەکرد. اینجا ئەو وەختی خۆوەکو ئێستا نەبوو کۆمپیوتەر و هینوانە بیتن، هەموو لاپەڕی جەریدەکەی خۆی حەفز دەکردوانە. بۆیە ئەوە لەسەر من تەسیرێکی سلبی هەبوو، لەبەرەوەی ئەو هەبوو من بەعکسەوە بووم، هیچ شتێک هیچ نامەیەکم یان تەسیبی ئەوم دەکرد یان نووسری دەفەوتا لای من. عادل موراد بە ئەوینەوە بۆ کورد ژیا، بۆ خاک ژیا و تێکۆشا، هیچ بربەستێک ساردی نەکردەوە، بە پاکی ژیا، نمری هەڵبژارد، دوای خۆشی ڕاستگۆیی و ڕابردووی و ڕاشکاویەکەی سەروەتێکی تر بوو بۆ بنەماڵەکەی و هەموو دەم شانازی پێوە دەکەن. هەمیشە زیندووە لە دڵی تاک بە تاکی هۆگرانی خاک و نیشتیماندا. و ئینسانێکی بە معنای کەریمە مرۆڤ دۆست بوو، ئینسانێک بوو ینی ڕەفیق و هەواڵی خۆی خۆش دەویست و زۆر پەرۆشی کورد و کوردستان و کوردایەتی و مەسەلەی نەتەوایەتی بوو و لە هەمووشی مهمتر بەڕاستی بوو من کە ئێستا پێویستە باسی بکەم کە عادل نەکرد لە کوردستانی عێراق، لە کوردستانی لە باکوور، لە ڕۆژهەڵات، لە ڕۆژ ئاوا، ینی دەتوانم بڵێم باشترین پەیوەندی بوو. یەکەم کەس جار کە عەبدوڵڵا ئۆزەرەن هاتە سووریا کاک عادل و چەند برادەرێک بینیان، هەموو شایان کرد و یارمەتیان کرد و هینیان کرد، ئەو کاتی ئەو لە سووریا بوو.
فریادی عادل مراد نەمرە چ لە ناو کوردی فەیلیە چ لە ناو کورد هەموویە چ لە عێراقیشە چکە باوەیەکی زۆر لە بەغایشی کردووە. واللهی ئینسان کە ئیشێکەکە ئەو شتێکە مەثەن من ئەبێ بە من بڵێت لە چی پشێمان نیت من لە یەکێتی پشێمانی مەسەلەن لە حرەکەی کوردی پشێمانی لە خوێندکاران پشیمانی پشیمان ئەوەیە مەسەلەن ئیمکانم هەبوو ئمە خۆمان زەمالاتی ئەماندا بە تەڵەبە و شت من مادام لە 71 ئیمکان هەبوو زەمالێک وەرگرم لە وڵاتی باشیان قبول مەسەن قبولم هەبوو لە بریتانیە بۆ طب بخۆنم نەچووم حەزمە کرد من دکتۆر بوو بە وا هەر لە مناڵەیەوە حەزمە کرد ئەو ئیشە بکەم و من تەسەورەکەم ئەگەر دکتۆر بوو بام ئەبوومە دکتۆریگە باش من وا تەسەورەکەم ئەگەر دکتۆریم بکردا ئەبوومە دکتۆریگە باش ئەم توێنێ زیاتر خزمەتی ملەتەکەم بکەم. لە ساڵی 2004 تا 2010 عادل موراد بووە باڵوێزی عێراق لە ڕۆمانیا ماوەی 6 ساڵ باڵیۆز بوو لە ڕۆمانیا دوو مانگجارێک بۆ کۆبوونەوەی مەکتەبی سیاسی دەهاتەوە بۆ کوردستان. 2 هەفتە پێش کۆنگرا گەڕایەوە کوردستان داوای لێکرا ببێتە سەرۆکی کۆنگرەکە بە کۆی دەنگی ئەندامانی کۆنگرەکەش پەسەند کرا. عادل موراد هەمیشە لەگەڵ هێنانە پێشەوەی گەنج و ژن بوو ئەو پێشنیازی کۆتایی ژنی کرد و فەرز کرا. لە دوایەوەی لە ساڵی 2010 لە کۆنگرەی سێم یەکێتی نیشتیمانی کوردستاندا خۆی بۆ کۆمیتەی سەرکردایەتی هەڵنابژێرێت لە ساڵی 2012دا لێپرسراوەتی ئەنجومەنی ناوەند یەکێتی پێدەدرێ کە ئەمە دوای نوێزگەی کاری سیاسی بەگشتی و بە تایبەتیش لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا دەبێ. ئەم خەمخۆرەی نیشتیمان دوای 53 ساڵ کاری سیاسی و بەرخۆدان ڕۆژی 18 ئایاری 2018 دوای ململانەیەکی سەخت لەگەڵ نەخۆشی لە وڵاتی ئەڵمانیا کۆچی دوایی کرد و لە ڕێوڕسمێکی پڕشکۆشدا ڕۆژی 24 ئایاری 2018 لەسەر وەسیەتی خۆی لە شاری سلێمانی و لە گردی سەلیمبەگ بە خاک سپێردرا.